متمانە لە ساتێکەوە دروست نابێت، لە گەشتی یەکەمەوە دەست پێ دەکات و لە هەر دەرچوونێکدا زیاد دەکات، چونکە هەموو وردەکاریەکانی بیری لێکراونەتەوە. نەک تەنها لە دیزاینەکەی، تەنانەت لە بزوێنەری هایبرەدەکەی هاوسەنگێک دابین دەکات کە هەموو ڕۆژێک هاوڕێتە. لەسەر ڕێگا قەرەباڵغەکان و ڕێگا ناڕێکەکان تەنها ئۆتۆمبیل نییە، بەشێکە لە ژیانت، چالاکیەکانت و ئاواتەکانت. ڕافۆری تەواو نوێ، هەموو ڕێگاکان لە پێشتە و هەموو بژاردەکان لەبەردەستە.